شلەی ئیمام حوسێن کۆتایی هات چوارچێوەی هەماهەنگیش وا بانگەشە دەکاوت دەڵێ حکوومەت بە ئاسانی پێک دێ وەکو ئەوەی مو لە ماست دەربێنی داخۆ پێک دێ بۆ ئاسانیە یاخودنا ئەمە لەلایەک لە لایەکی دیکە ئەخۆ لێپرسراوانی کورد لایەنە سیاسیەکانی کورد بە دیاریکراویش پارتی و یەکێتی توانیویانە لەیەک نزیک ببنەوە ڕێک بکەون هەم لەسەر پۆستی سەرکۆمار هەم بۆ ئەوەی بە پاکێجێک بچنە بەغدا ئەوە ئەگەر حکوومەتی عێراقی پێکات یاننا ئەمانە و چەندین پرسی تر لەگەڵ میوانەکەمان دەوروژێنن و قسەی لەسەر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز بەنجین ڕێکانی ئەندامی شاندی دانوستانکاری پارتی بۆ پێکەنانی حکوومەتی عێراق ڕاستەوخۆ لە شاری دووەکەەوە لەگەڵماندایە کاک بەنجین شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با بە هەواڵەکەی ڕۆژنامەی شەرق لەوسەد دەست پێ بکەین ڕۆژنامەی شەرق لەوسەد دەڵێ پارتی و یەکێتی گەیشتوونەتە ڕێکەوتن لەسەر کاندیدێکی هاوبەش بۆ پۆستی سەرۆک کۆمار ڕێبەڕاست گەیشتوونەتە ڕێکەوتن و کەسێکتان دیاری کردووە وەرە باش کاکە لە بۆ جەنابەت و بینەرانی عەزیز جەوەکە باشە و گفتوگۆکان ئیجابیە بەینی پارتی و یەکێتی بەڵام تا ئێستا نەگەیشتونە کاندیدێکی هەوبەش لە بۆ پۆستی سەرۆک کۆمار و تا ئێستاش ممکنە نەگەیشتینە ئەو خۆناغا زۆر شت بەینی پارتی و یەکێتی باس کراوە ئەو کێشەکانی هەی بەینی هەردوو حزبان لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی حکومڕانی لە کوردستان و دیسا چۆن شەریک بن پێکەوە لە بەغا بەڵام نەگەیشتینە ئەو خاڵە هەردووچیان حازرن لە بۆ ئەو شتە و یەکێتیش زۆر بە شێوەیەکی وازەح ئاشکرا کردیە کە ئەوان سوورن لە بۆ پێکهاتن لەگەڵ پارتی و بە کاندیدێکی هەوبەش پێکەوە بچینە ناو پەرلەمانی عێراق ڕۆژی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پارتیش تا ئێستا ڕێی خۆی هەیە کە ساحبی زۆرینەیە لە ناو پەرلەمانی عێراق و زۆرینەیەکی زۆر بەدەستی خۆی هێناوە و فەرقەکە زۆرە بینی پارتی و ئەحزابی تر لەبەر ئەوە کە پۆستی سەرۆک کۆمار بە حەقی خۆی دەزانیتن کە دەرچووی یەکەمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر باشە کەواتە کاک بەنجینیانی تا ئێستاش ڕێک نەکەوتون لە سەر کاندیدێکی هاوبەش بەڵام بە پرسیار لەسەر ئەوەش بکەم ئەگەر لەسەر ئەوەش ڕێ نەکەوتو بن ئایا لەسەر ئەوە ڕێککەوتون بە دڵنیایی ینی من بە دیاریکراوی دەڵێن پارتی و یەکێتی ئەو جا لایەنە سیاسیەکانی تریش کە بە یەک پاکێج ئەگەر حکوومەتی عێراقی دروستکەرە بە یەک پاکێج بڕۆنە بەغدا و داواکاریەکانی خەڵکی کوردستان بخەنە ڕوو بەڵێ بە شێوەیەکی زۆر وردی دەزانی بۆچوونی جەنابی سەرۆک و هەموو جارێش ئاشکرا دەکە کە بۆچوونی پۆست نییە کە ئەنجامەکەی پۆست نییە کێشەکە پۆست نییە کێشەکە قەزیەیە قەزیە ملەتی کوردە زۆر شت هەیە لە ناو دستورە کە حەقی ملەتی کوردە کە حەقی کوردستانە تا ئێستا جێبەجێ نەکرایە لەو ماوەی ڕابردوو بە تایبەت دە ڕۆژی بۆری زۆر گفتوگۆ هاتیتەکردن یەکەتی و پارتی پێکەوە بەشدار بوون لەگەڵ هەموو لایەنی تر باسی ئەو کێشەکان کرد تا ئێستاش تێگەشتنێکی باش هەیە و ڕەشنویسێکیش هەوڵ هەیە کە بێتە نووسین بۆ یەکەم جار لە 2005 تا ئێستا بۆ یەک پاکێجبی باسی هەموو کێشەکانی عێراق بکە بە زمنی ئەوان کێشەکانی کوردستان و چۆن وەکەی چارەسەر بکەن زۆر باشە کاک بەنگین بۆ خۆت زۆر باش ئاگاداری لە 2005ەوە بەردەوام حکوومەتی عێراقی پابەندی بەڵێنەکانی نەبووە هەتاکو ئێستاش پابەندی بەڵێنەکانی نین و کوردیش زۆر متمانەیان بە عێراق نییە بۆ ئەم جارە گەرنتی چییە ئەگەر کورد چووە ناو ئەم حکوومەتەوە گەرنتی چییە کە ئەوان جارێکی کە دەستمان ناکەن بە زاخاو لە بەڵێنەکانیان پاشگەز نابنەوە بەڕاستی لە 2005 تا ئێستا تەنها 2010 شتێک نووسراوە شتێکی ئەویش بە عمومیەت یەک سەفحە نووسی بوو لە مبادرەی جەنابی سەرۆک لە 2010 کە جاری دووەم ماڵکی بووتە ڕئیس وزەرا بەڵام شتێکی تەفسیلی بەوردی
نەهاتیە نووسین بینی هەمولانی سیاسی ئەو جارە پارتی و جەنابی سەرۆک سەخت لەوە دەکات کە ئێمە ناچینە ناو ئەگەر بەوردی هەموو شتێک بنووسین نێتەکردن ئەو جا دەزانی عقدە ئیتیفاقە ئەگەر ئەوە جێبەجێ نەکەن ئەوجا حجەتمان بەرامبەری ملەتەکەمان و بەرامبەری دەوڵەتی هەرێمی و نێودەوڵەتیش بەهێزتر دەبی کە ئەوانە هەموو جار بەڵێنیەکانمان جێبەجێ ناکەن کە بەڵێنیش دەدەن جێبەجێ ناکەن بەڵام ئەو جارە کە شتێکی نووسین هەبی بە نووسی دکیۆمنتێک هەبی مووقفمان بە قووەتر دەبی ئەو جارە تەوەجه ئەوەیە کە ئەگەر ڕۆیشتین بە نووسین دەڕۆین زۆر باشە کاک بەجی دەبێ لایەنی سێهەمیش بەشدار بێجا نازانم نەتەوە یەگرتوەکانی یاخود هەر لایەنێکی تر بەڵام لە ئێستاوە چوارچێوەی هەماهەنگی ئەو قسانەی جەنابەت دێکی ئەوان ڕێک پێچەوانەی ئەوە قسە دەکەن چوار ڕێگایان داناوە بۆ حکوومەتی داهاتوو ئەرکەکانی چوار ئەرک کە جێبەجێیان دەکا بە هیچ جۆرێک باسی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لەو چوار ڕێکارە نەهاتووە پێدوانی ئەمە جۆرێکە لە هەڕەشە لە هەرێمی کوردستان جارێ وەختی ئەو نەهاتووە کە هەموو شتێک بەڵاو بکەینەوە کە باس بکرێ و دێت لە ڕۆژانی داهاتوو نەخێوانیە بەوردی باسی کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان کرایە و بەوردیش نووسەتی و ڕێککەوتینش لەسەر زۆریەتی ئەو زۆرینەی ئەو کێشەکان چۆن و کەی چارەسەر دەکەین کە وەختی ئەویش هات بەڵاو دەکەینەوە و ئەوانیش فکرەیەکی باش هەیە لەسەر ئەو مەوزوع ئەو دەزانینیش باش کە پارتی ناچتە ناو هیچ حکومەتێک ئەگەر گەرانتیەکیان دۆکیۆمنتێک نەبی لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەکانی بینی بەغدا و هەولێر زۆر باشە کاک بەنگین ئەگەر من پێم خۆشە زۆر بە ڕاشکاوەنەش وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە لە عێراق کێشە زۆرە کێشەی ئابووریە کێشەی سیاسیە کێشەی ئەمنیە ئەوە تا بەردەوام هەر خەریکی کڕینی چەک و چۆڵن بەڵام پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەمەیە ئایا لە عێراق کێشەی نەبوونی عەقڵ هەیە و نەخوێندنەوە بۆ واقعی عێراقی کەوای کردو ئەم کێشانە دروست ببێ بەڕاستی کە برین زۆرینەی لایەنی سیاسی لە عێراق و ئەحزابی عێراق مفکری سیاسی تێدا نەماوە و بینینێکی ستراتیجی لە بۆ مستقبل نییە لە لای ئەو ئەحزابانە منافسەیەکی وەختیە زۆر چاویان لەو منافسە هەیە عێراق هەویە نییە دیسا و عێراق صاحبیش نییە کەس خۆی لەو ئەحزابانە کە بە صاحبی عێراق نازانی و بە صاحبی قەرار سەداسەد نازانی لەبەر ئەوە زۆر زەحمەتە بریاردان لە عێراق و زۆر زەحمەتە چێکردنی سیناعەتی بریار لە عێراق عێراق بە شێوەیەکی شەعبەوی بەڕێوە دەچی و دیسان ئەحزاب و لایەنی سیاسی چاویان لە مزایەداتە و لە بۆ شەحنی شارعە دژی یەکتر بەو شێوەیە زۆر زەحمەتە حکومڕانی بکرێ کە ئەتوت وتی لە وڵاتێک ئەوەندە کێشە و ئەوەندە مەشاکلی هەیە دەبی ستراتیجیەک هەبی و پلانێک هەبی و کەسانی زۆر شارەزا لە مێژوو لە داهاتیش چۆن معاملە لەگەڵ ئەو وڵاتە دەکەن بەڵام بەداخەوە نییە ئێمە کورد و زلایەنی تریش هەوڵی دەدەین یارمەتیان بدەین لە بووم کە جددی بن و بزانن کە ئێستش هەڕەشە و تەهدید جددیە لەسەر عێراق و لەسەر سیستمی سیاسیش کە زۆر ئاگادار بن و دەبی بە جددی تەعامل لەگەڵ ئەو وەزع بکەن ئەگەر نا وەزعکە زۆر خراپە لە عێراق زۆر باشە کاک بەنجین دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم کەواتە لە وەڵامەکانی جەنابەت من ئەوە هەڵدەهێنجم حکوومەتیش ئەگەر پێک بێت هەر پینە و پەڕۆن نییە بۆ دۆخی عێراق چونکە عێراق لە بنەڕەتدا خۆی کێشەی دەوڵەتداری هەیە بنەماکانی دەوڵەتی نییە بەڵێ ئەگەر حکومەتیش پێک هاتە من بە جەنابتم وت کە ئەو گفتوگۆی ئێستا دەکرێت لەسەر حکومەتێکە ئێمە هەمویان تقریبا متفقین لەسەر ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ ئەو حکومەتە ئەوجا چەندەمینی ساڵێکە ساڵ و نیوەیەکە 2 ساڵە
کە ئەو حکومەتە لەو ماوەیە چی بکات هەندێک مەهامی محدد هەبی تەنها چەخت و تەرکیز لەسەر ئەو مەهامانە بیکەتن و بزانیتن ڕێگا دروستکەت لە بۆ حکوومەتێکی تر دوای ئەو حکوومەتە بهێت بتانیتن دەست بە کاری ستراتیجی و لە بۆ ئارامی و خزمەت گۆزاری لە عێراق بکرێت. زۆر باشە زۆر بەڕێز بەنگین ڕێکانی ئەندامی شاندی دانوستانکاری پارتی بۆ پێکێنانی حکوومەتی عێراقی ڕاستەخۆ لە شاری دووهۆکەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.